مانگی ڕەمەزانەوە گەرمترین پیرۆزبای ئاڕاستی خەڵکی موسڵمانی کوردستان دەکەم. هیوادارم لەو مانگەدا هەمویان لێبور دەبن، سینگیان فراوان بێ لەو ساڵ لەو مانگەدا پێداچنەوە بە کار و بار و شوکارەکانی خۆیاندا بکەنەوە، ڕێز لە هاوڵاتیان بگرن و سەبر و تەحەمولیان هەبێ و تووڕە نەبن. من لە بابەت خۆمەوە دەتوانم پێتان بڵام کە ڕەمەزان مانگێکی مبارەکە، بەس هەر کەسێک کە دەیگیرە ڕۆژوو دەگرێ فقط بۆ خۆیەتی خۆ، هەر کەسە گوناهی خۆی لەسەر، کەس ناچێتە قەبری کەسەوە. پەس ئەمە نابێ بە خاتیەوەی کە بۆ خۆمان بە ڕۆژووی منەت لەسەر نەفەری تێدانی. سەبارەت بە گرانکردنی بازاڕیش نابێ، ئێمە موسڵماندا موسڵمانین و بە ڕۆژوو ئەبین ئەبێ ئارام بگرین، نابێ بازاڕەکان گرانکەین، ئەوە دوورە لە ئینسانیەتەوە، دوورە لە بەهای بەها باشەکان. نابێ ئینسان بازار گرانکە بۆ ئەو مانگە خۆمانگێکی پیرۆزە، ئەبێ زیاتر بازار هەرزان بێت و شتەکان زیاتر باشتر ببێت. هیوادارم خەڵکی کوردستان سوود لە مانگی ڕەمەزان وەربگرن، لێبور دەبن بەڕاستی کەلوپەلەکانیان گران نەکەن، لەگەر خەڵک بەخۆشی بە شادی دژن سوود لەو مانگە ببینن. ئەو مانگە دیارە لەلایەن خوای گەورە مانگێکی زۆر گەورەیە بۆی ببەخشین، بۆی سەرفراز بین، بۆی لە دنیادا ژیانێکی خۆش بگەزێنین و لە قیامەتیشدا بەرهەمەکەی بین. زۆر سپاس.